میوانداری زۆر بەڕێز ئارام ئەمین ڕاهێنەری وەرزشیمان کردووە گفتوگۆی زیاتری لەگەڵاکەین لەسەر تەورەکەمان. کاگەرم فەرموو کاگەرم. بانی باش زۆر بەخێر بێ کاگەرم. سەرچاوم بەخێر هاتیت. بانی باش کاگەرم. کاگەرم بەخێر بێت. کاگەرم تۆ چەند ساڵە سەرقاڵی وەرزشکردی؟ من و ڕەوەند باسمان لەوە کرد زۆر باش نین لە ئەنجامدانی وەرزشە. تۆ چەندێکە خەریکیت؟ من ئەم ساڵ 25 ساڵ ئەم مانگی نوێ بێ بە 25 ساڵ. 25 ساڵە سەرقاڵ. باشە با بزانین ئەم 25 ساڵە وەرزش چی بە کاگەران بەخشیوە؟ ئەوەی کە زۆر پێی دڵخۆشم شانازی و سەربەرزیەکان وەکو شوهرەت وەکو ناوبان وەکۆی کە لەشێکی تەندروستم هەیە وەکۆی کە ناوبانێکی باشم هەیە زایدە لەگەڵەوەی وەکو ڕەوشتێکی جوانتریش پێبەخشێ بە حکومەی وەرزش پامی ئاشتی پێەیە هەموو کاتێک تۆ کاچیتە هەر جێگایەک ڕووی وەرزشەکەی خۆت نیشان بێەوە گەورەترین دەستکەوتە بۆ خۆت. زۆر باشە کاگەرم بۆچی ئێمە هەندێک کات زۆر گەرم و گوڕین لەوەی کاڵین ئیتر لەم ڕۆدەست بە وەرزشکردن نەکەین ئەچین بۆ هۆڵەکانی وای بۆ کڕین کاگەران 25 ساڵە وەرزشەکە ئەوەی نەکڕیەوە. یعنی تر ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە گرنگە بۆ وەرزشکردن هەمووی ئامادەکەین بەڵام ئیتر لە چوونمان بۆ هۆڵەکانی لەش جوانی بێ بۆ پارکەکان بێ ئیتر سارد و سڕەیەکمان پێوە دیارە و سار دەبینەوە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە بەرنامەوە هەیە کە تۆ کەسێک بڕیارە لەسەر شتێکە بە ئیرادەی هەبێ بۆی ئەو ئیرادێ بکا بە بەرنامەی ژیانی خۆی یعنی سابتی بکە مەزمومی کالەوەی کە من ئەم ئەرکە جێبەجێ ئەگەێنم بە شێوەیەکی تەندروست دەست پێ یەکەم. بەڵام هەڵەیەکە لێرا ئەو کەسانی کە بەو شێوێ با بڵێن لە بیدایەوە کوچۆڵی گەرمە بن بۆ ئەنجامدانی بڕیارێک بە تایبەتی وەرزش کاچێ هێشتا هیچی نەکردووە کۆمەڵێک جل و پۆشاکی وەرشی کڕیوە و خۆی حازر کردو و جارێ هێشتا نەچۆ وەرشی نەکردو ئەلانێکە تۆ ئەوەی بیر لەواکەی تۆ زایدە لەگەڵەوە شاکە داخلی وەرزشەکانێ بەو بێ هەر حەوت ڕۆژەکەی هەفتە بچێ وەرزشکە یان هەموو کاتێک شخصیوامانەیە ڕۆژی 2 جار داوای وەرزشەکە لە سەرەتاوە. بەڵام ئێمە دووربینین لەوێ زانین کە بۆ نمونە بە حکمی ممارەسەی ئیشەکەمان پرۆسی ئیشەکە زانم کەسانە مەودا کورتن تۆ 4 ڕۆژ بڕۆ ئەو پەڕی زیاتریان 5 ڕۆژ بڕۆ بۆی بەردەوام بی چکە تۆ کە ڕۆژانە زۆر ڕۆشتی دڵنیا بەلەوە زوو بێزارتەکە زۆر جددی بوون باش نییە. کوردواری قسەیەکی زۆر جوانڵێک کەم و بخۆت یعنی کە تۆ بە شێوەیەکی تەندروست ڕۆشتی بە بەرنامە ڕۆشتی دڵنیا بەلەوە بێزار نابی و بەردەوامەبی. جا لە وەرزشکردنە بەردەوام بوون مویمە نەکەوی کە تۆ دەستپێکت چۆنە زۆر جددیم ئەم مانگەواکەم شخصمانەیە هەیە چاوریەکی زۆر زۆرۆک و لەو کەسانی کە وەزنیان زۆرە چاوریەکی زۆر زۆر باش لە ماوەی چەند مانگێکی سەرەتایە داهاگرێت دواتەدا بڕێت زۆر زیاترەکە لەوەی پێشووتر کە دەستی کردو بە وەرزشکردن مەگەڕێتەوە دیسان بۆ بەرنمەیەکەی کە دایناوە کەواتە هەرنەیەکی باشترە وەک لەوەی بیکەیت و بەردەوام نەبی لەسەری ئەکیت بۆ زۆر کەس ناڵم بۆ هەموو کەسێ شخصی شەبە بۆ نمونە لە ماوەی سە مانگە وەرزشی کردو لەشی خۆی ڕێ کردوەوە تەندروست بوو لەسەری بەردەوام بوو بەڵامەوانە کە من بە پەنجەی دەستەبژێ. باشە کاگەرم تەوەرەکەمان ئەمڕۆ ئێمە ئەمانەوێت باز لەوە بکەین چۆن وەرزش بکەین بە کولتور لە ناو کۆمەڵگای خۆمانە ئەزانین لە وڵاتانی دەرەوە وەرزش بەشێکی لێکدانە بڕاوی تاکەکانی ناو کۆمەڵگەی ئێمە چۆن لە کۆمەڵگەی خۆشمانە ئەم شێوازە پێڕەوە خۆی بۆ پەڕی خۆشحاڵی و بە سپاسەوە با بڵێن هەلەکە تەواو ڕەخساوە لە هەموو جێگایەک تەنان لە پارکەکان حکومەت یعنی با بڵێن تەواو هەلی ڕەخسان و ئەم هەموو وڵە وەرزشیە کراوەتەوە. بەڵامەوە خۆمان تاچی خۆمانین کە بیانۆ دۆزینەوە بۆی کە وەرزش نەکەیت من لەو دی کە بینیم هەردووکتان بۆ نمونە ئەو وتی کاتم و تۆ شوتت ئەڕۆم و بەردەوام ناواتە دو تعلیقیان لێ ئەوتی ئەڕۆنی کۆڵمانە بەردەوام یاریەکە ئەمانە شتێکی وەکو چۆڵی تەنز ئامێزەگەر تۆ بیری لێ بکەیتەوە نەتیجەکەی چییە لەوەی کە بیانوو هەیە بۆ کات ژین وەکوتم هەلەکە تەواو ڕەخساوە ئەکەوێتە سەر تاچی خۆمان چۆن بتوانین من ژیانی خۆم بگۆڕم دوای ژیانی خۆم هی کەسە نزیکەکانمانی کە لە دەوروبەر منۆکو ماڵەوە با بڵێن بتوانم بیان گۆڕم ئەمانە گەورەترین دەستکەوتە ئینسان دەست پێ بکات کە تو یاخودەوەی بۆ نمونە بەرنامەیەکی من بتوانم قسە بۆ جەناب تا بکەمیەوە ڕێی خۆمان بگۆڕنەوە چەند کەسێک گوێی لێبێ بۆ ئێمە زۆرە هەلەکە ڕەخساوە بۆ پڕی خۆشحاڵ ئەنی تەواوی کەناڵەکانی ڕاگەاندنیش یانی تۆ گە دیقەت بی بەلای کەمەوە لە سەرجەم کەناڵەکانە لە هەفتەیەکە 4 بۆ 5 ڕۆژ بابەتی وەرزش با بڵێن گرنگی پێدرێت. بەڵام تر تۆ کەسانێکمان هەیە لە جێ خۆی هەرچەقی دابەستۆ لەوەی کە بۆ نمونە بە هیچ عینادیەکە و بیانەوە دۆزێتەوە بۆ کات و بیانەوە دۆزێتەوە بۆ ئیش و یاخود بۆ بێمەجالیەکی با بڵێن نابنەما ئەمە دەسەڵات نییە ئەوە کەسانێکنترەوە ژیانی خۆی لە خەتەرای ژینەوەی زەرێک لە منتوە نایە. باشە ئەکرێت بڵێن کاتێک پەیوەندیمان کرد باهەیەکێک لە هۆڵەکانی وەرزشەوە یا هەر جۆرە وەرزشێکمان کرد
خەو خۆراکیشمان ڕاستەکەینەوە بەڵێ کە من ڕۆژانە سەردانی هۆڵێکی وەرزشی بکەم بۆ نمونە کاتژمێرە لە کاتی خۆم بگرم خۆم مانجوو بکەم لەو هۆڵە وەرزشیەیە ڕەنگە بچمە سەر سفرەکە پێم باش نەبێت کە خواردنێکی خراپ خۆم کە زیانی بۆ تەندروستیم هەبێت ئەو کاتژمێرە و وای هیچم نەکردبێت ڕاست بۆ کەسانی کە داخڵە بن داخلی وە هۆڵە وەرزشیەکانە بن لە سەرەتاوە کۆمەڵێک زانیاری هەیە نەیان بیستووە حەقی خۆیانە کە هێت داخڵە بێ بە حکمیەوەی با بڵێن تێکەڵبوونی لەگەڵ ئەو کەسانە و لەگەڵ ڕاهێنەرەکە و لیستنی لە کۆمەڵشتە و یەک دوو لەشی جوانە بینێ کە چۆن گۆڕانکاری بەسەر تۆ شێوەی لایستایلی ژیانی چۆنە لە ڕووی نستنەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی جوڵەی وەرزشی و لە ڕووی بەکارهێنەرەکانەوە حتممە نەمیشتێکی لە کۆپیەکە لێ وەرەگرێ با بڵێن بتوانە لەسەر لەشی خۆی جباریان با بڵێن سابتیکە ئەمانە بەشی خۆیان سوودی باشی هەیە کە تۆ تێکەڵە بیت بەڵام ئەگەر کەسانێکمان هەن تێکەڵ نابن هەر لە دوورەوە با بڵێن لە ڕێی گوگڵەوە یا یوتیوب یا کۆمەڵێ زانیاری با بڵێن دکتۆرەکانی ئەوانە هیچی ئەوە ناگەینە کە تۆ داخلی ناو واقعی شەکە بیت بە فعلی با بڵێن بە کردار کە تۆ داخلی ناو هۆڵەکەوی کە تۆ داخلی ناو هۆڵەکەوی کۆمەڵێ شت هەیە وەکو کردار با بڵێن ڕوت تێکا مەجبوری وەکو ئیجباری لەبەری بکەیت بتوانی داخلی ناو ژیانی خۆتی کەی گۆڕانکاریکی زۆر باشە بەڵام ئەوەی کە لە سەرەتاوە زۆر گرنگە پێش وەرزشکردنەکە بەڕاستی خەو خۆراکە خەو خۆراک بەداخەوە یانێگە تۆ باسی کەیت لای ئێمە تەواو پەراوێز خراوە یعنی هیچ ڕەچاوی سەرەتایی بۆ ناکرێت لە کاتێکە کە دەستپێکی ڕێکبوونی لەشی مرۆڤ لە خەو خۆراکەوە دەستپێکان دواتر جوڵی وەرزشیە یعنی شخصمان هەیە خەو خۆراکی بۆچی سە زۆر جار بۆن منێمە جێڕنەوەوانی کە لە کۆ نابوونە بۆ لەشیان تەندروست بۆ زۆر ژیاون وەکو تەمەنی ینی تەندروستیان باش بۆ تاکو کۆتایی ساتەکانی ژیانن سەبەکەی گەڕێتەوە بۆچی کە زوو نستون ئەمە کۆمەڵی هۆرمۆنمان هەیە لە نوستنای با بڵێن داخلی لەشی ئینسانە بێت کە ئێستا بە پارە کە سەپاڵەوانەکان با بڵێن نەتوانن ئەیکڕن پارێکی زۆری پێن و ناشزان تا چەنێ کوالێتەکەی باشە بەکارێن بۆ لەشی خۆیان بەڵام ئەمە خوای گەورە بە بەلاش لە لەشی توە شەوانەی ڕێژێنێت بەس من و تۆ چی ناخەوین کە ناخەوێنەوە کێشە ئەمە ئەلبە لێرە ڕاوگەم ئەو هۆرمۆنی کە شەوان دەستەمان ئێڕێژێت بە پارێکی زۆر لە دەرەوە هەیە خۆی کە ئەوەش نییە کە گەورە بۆی داناوی نەخێر لە کاتی خەوەکەی خۆم جستەی خۆمی چێکەلەوانی کە بە بەردەوام بەکاری هێنم سیخەشم پێی نییە پارێکی باشی پێم بۆ لەبەرەوەی دروستەکە لە چۆ دروستەکە چۆن نەکاتە دەستی من چۆن بەکارهێنێت ئەمە هەمووی لەوانەیە هەڵە بێ ڕاستێمە بۆ نمونە هەوڵێن ڕێگە ڕاستەکە بەکاربێنین بەڵام لەوانەیە هەڵە بێ چکە زانیاریەکان با بڵێن یەک و دوان نین هیچیشان واقعەکە نییە شەو چوار دابەشەکرێت بەسەر چوار کاتە شەوی کامل کە تۆڵی شەو واتە دنیا تاریک بوون چوار کاتمان هەیە دابەشە بێ دوو کاتی سەرەتایی با بڵێن باشە ئەم دوانە واز لێ بێنە ئەم دوانیان پێویستی بە نووسنە خەڵکی ئێمە هیچ سییانیان نانوێت لە چوارە ئەگەر هەمان بێ لە سا پەنجای بنێ واز لە دوودانی یەکەم بێناڵێ ئەم دوانێکم سەرەتای ئێوارێ و تاک و کاتژمێرنەوە و دە و دانیشتن و نان خواردن و میوانی و کۆمەڵی ئینتیزاماتی ژیانی تیا ئەم دوانی سەرەتای ینی کۆکو تاریکی ئەم کاتە ئەمەی سێمیان ئێمە کاتێکە پێڵێن گۆڵتایم یانی تایمی بایلۆجی بۆ کاتی نووسن ڕژێنی پانێڵمان هەیە با بڵێن کە لە لەش مێشکی ئینسانەیە هۆرمۆنێک دەرئەیە لە کاتی سەیەکی شەوە باشە پێڵێن هۆرمۆنی میناتۆرین ئەم هۆرمۆنە لەشی ئینسان بەرەو بەرزبوونی چۆڵی نوێبوونەوە ئەیە پێڵێن گرۆز هۆرمۆن GHL ئەمە چی دروستەکات هۆرمۆنی گەشە کە دروست بوو لە لەشی ئینسانە کە یای پێت ئەو هۆرمۆن لە ڕێی میلاتۆنینەوە واتە خەوێکی هێمن چۆڵی ئارام چڕ دروستە بێت و دواتە هۆرمۆنی گەشە دروستە بێت کە گۆڕ هۆرمۆنی گەشە دروست بوو کۆمەڵێک گۆڕانکاری لە لەشی ئینسانەکە دروستە بێت من بە یەک شەو دروست نابێت تەوانە بێت تۆ بیکەی بە بەرنامەی ژیانت بە بەردەوامی دواتر هۆرمۆنی گەشە کە هاتە خوارەوە بۆ ناو خوێنی هەر تاکێکمان لەو کاتی نووسنەیە کە پێڵن تایمی گۆڵ دواتر چی دروستە بێت لە ئێسخانایە چڕی زیاتر واتە بەهێز بوون زایدن لەگەڵەوەی کە کۆلاجینی لەشی ئینسان کە ئێستا لەوانەیە زیاتر لای خانمانەمە زۆر زەرور بێ کۆلاجین وەرگرتنە بۆ لەش کە گەشە ئەیە بە پێست بە هەموو خانەکانی لەشیش بە تایبەتی ماسوولکەش ئەو لە سا هەشتا بەرەو سەرەوە بە بەلاشە یا بە لەشی ئینسان یعنی کۆمەڵە گۆڕانکاری زۆر عجیب هەیە کۆمەڵە سوودی زیاتر هەیە چۆن دەست پێکە ئەمە پێش 12 یاخود پێش 11 بتوانانی ئینسان بنوێت چکەوتمان
تۆ تەوزیعی کە با بڵێن ترەوە بە پێی و فەسڵەکانە گۆڕێ با بڵێن ڕۆژگار لە هاوینانە درێژتر بێتەوە شەوگار کورتە بێتەوە تۆ بۆ کوتم با بڵێن تۆ بێ شەوگار کە دنیا تاریکە بێت لە مەغریبەوە کە ڕۆژ هاوا ئەبێت تاکو ڕۆژ هەڵێت بیکە بە 4 کاتەوە دوو کاتی کۆتا بن و یعنی پێویستت بە خەوتنە بەڵام بەداخەوە ناخەوت کە ناخەون کێشەی هۆرمۆن دروستە بێت کە کێشەی هۆرمۆن دروست بوو ئەو کۆمەڵگە قەڵە و سەقەتی ناڕێکی لە جەستای دروستەوە باشە کاگارام ڕەنگە زۆر کەس هەبێت هۆڵەکانی لە ژوانی لەلایەوە نزیک نەبێ یاخود کاتی ئەوەی نەبێت بۆ نەپابند بێت بۆی کە ڕاببوونە هۆڵەکانی لە ژوانی مەنجە کە تۆ باسی وەرزشکردنەکەی ڕاستەوخۆ تۆ لە هۆڵێکی لە ژوانیا وەرزشکە یاخود نەخێر هەموو جوڵا وەرزشیەکان سوود و گرنگی خۆی هەیە ئەگەر تۆ لەنێو پارکێکا لەنێو باخەکەی ماڵەکەی خۆتا وەرزشکەی بە حکمێ لە ئیتیحادی شاباوڵێ نێمە تۆ زە نزیکین باڵێ خۆم سەرۆکی جێگری سەرۆکیەتی لە جوانی کوردستانی و لە برادرانی ئیتیحادەوە نزیکین لەبەرەوەکو هەرێمی کوردستان بەو پەڕی خۆشحاڵیەوە هۆڵە وەرزشیەکان ئەوەنە زۆرن ئێستا لێمان زیایە واتە هەموو گەڕێکێکە گەدانێکی تیانە بێ دوانی تایە کەواتە ئەوە بیانوویەکی زۆر گەورەیە بۆی کە نەچۆنت بۆ هۆڵی وەرزشی لێرە بەراوردێکی ترمان هەیە ویشەوەیە کە تۆ تەمەنەکانە گۆڕێت تەمەن ئێمە 32 ساڵمان هەیە کە تەمەنی تر لاوێتی بەسەرچێت دوای 32 تا 40مان هەیە تر بێ ئومێدیە ئەمە وەکو چی وەکو لەش وەکو بیرکردنەوە وەکو بەرنامەی ژیاننا وەکو لەش باسەکەی ئەو کەسانی کە وەرزشەکەن ئەگەر بێت و تۆ پیادەڕەویە بکەیت یاخود شاخەوانیە بکەیت لێرە لەشی ئینسان سوودی هەیە بۆ دوو جێگا یەکێکیان سیەکانە دوو دڵە کە تۆ بتوانی سوودی لێ ببینی بەڵام تاکخانەی ماسوولکەکان دروست نابن ئەگەر تۆ بێت و تاک بە تاکی ماسوولکەکانت جوڵەی پێنەکەی وەرزشی پێنەکەی لە ڕووی تیکرارات و سێتاتەوە لەبەرەوە تۆ بۆ دروستبوونی لەشێکی ڕێک و تەندروست و ماسوولکە تۆکما پێویستت بە ناو هۆڵێکی وەرزشیە تۆ بێ ئەو کەسەی کە منهەجی هەیە بۆ وەرزشکردن بەرنامەیە هەیە بیر لەوە بکاتەوە ئەوێ لەشی تەنها لە ڕووی باڵتنیەوە با بڵێن وەکو سوود بگەێنێ وەکو سیەکان و دڵی زۆر ئاستایە با پیادەڕۆی بکە با شاخەوانی بکە بەڵام تاک بە تاکی مەزەگەر ئامانجێکی هەبێ بۆ زیادکردنی لا ناو هۆڵ زائیدەن لەگەڵەوە شتێکی کەمان هەیە ئێستا ئەلم با بڵێن سەرچاوە زانستیەکان ئەوان یەکاڵا کردوێتەوە لە 32 بۆ 40 بە پێی بوونیەتی کەسەکان میتاپۆلیزمی لەشی ئینسانەکان گۆڕانکاری بەسەرایەت ئەویش لەوەیە کە هەموو ڕۆژێخانەکانی ماسوولکەکانمان ئێمە لە دەست ئەین ئەگەر بێت و جوڵە ماسوولکەیەکانمان ڕۆژانە دروست نەکەین واتە برەوی پێنەین واتە تۆ کەسانی بۆ نمونە لە 32 تا 40 تۆ حسابی خۆکە گەلەشێکی زۆر ئەکتیڤ و بایۆلۆجی باشیش با بڵێ خوای گەورە پێی یاوێتی وەکو بوونیەت لە 40 ساڵیە تۆ ڕۆژانە تاکەکانی ماسوولکەت لە دەسەی کەواتە ئیلا ئیجباری پێویستیت بە هۆڵێکی وەرزشی بتوانی تاخانەی ماسوولکەکانت گەشە پێ بێت و دروستیان بکەیت ئێمە وەکو وتمان منهەجی شەخسەکەی ئێوێ بۆ باڵتنی ئیشکا با بڕۆ پیادەڕۆی و شاخەوانی بکە زۆر ئاستا سوودی لێبینێ لە ڕووی دڵیان و لە ڕووی سیەکانەوە بەڵام ئەگە بیاوێ لە شێکی ڕێک و تۆکمە دروستکە ئیلا پێویستی بە داخلی ناو هۆڵێکی وەرزشیە بێتە هۆڵێکی وەرزشیەوە چی سەبارەت بە خانمێک کە لە سەرەتای لەگەڵ لانەیە باسمان کرد بەیانی هەڵسێت تاکۆنی وەڕۆ ئەجوڵە لە ماڵەکەی ئەڵێمە من زۆر ئەجوڵم چ پێویستەکە بچم بە هۆڵێکی وەرزشی ئەو پزیشکێکی بەڕێزمان لابوو لە پێش دژنابوو باسی لەوە کرد کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە هیچ سوودێکی نییە بەڕێستان وەکو ڕاهێنەرێکی وەرزشی هیچ سوودێکی نییە و بگرە زیانیشی هەیە بۆ لەبەرەوە خانمە کە لە ماڵەوە یا بە پێخاوسی یا بە نعلێکی تون و تۆڵ و با بڵێن وەرزشیەوە نییە بە شتێکی ئاساییەوە کەسدایە لەسەر کاشی یا یاخۆ لەسەر تەختەیەەکە وەستانی خۆی لە بەردەمی با بڵێن چۆڵی قاپشتنێکا بێت یاخود بەکارێنەر یا پاکەرەوەی ماڵەکە بێ هەر یەکێک لەم جوڵانی کە ئەم خانمە لە ماڵەوە ئەیکا زیانی هەیە بۆ لەش وەرزش نییە بگرە دژی وەرزشیشە بەڵام تۆ ئەم خانمە پێویستی بەوەیە کە هیچ نەبێ هەفتەی 3 ڕۆژ بچێت جوڵەیەکی وەرزشی بکە بۆی هیچ نەبێت تەویزی ئەو هیلاکی و هەڵەیە باتەوە کە لە ماڵەوە وەکو ئیجباریەکی ژیان وەکو واجبێک با بڵێن کە تۆ ڕۆژانە تەعامل لەگەڵ ماڵەکەی خۆیاکات لەبەرەوەی هیچ جوڵەیەکی وەرزشی نیە بگرە دژی وەرزشیشە کاتە کاگارم تۆ لەگەڵ ئەو قسەی ئەو تێت ئەگەر تۆ بچیت بۆ وەرزشکردن تێ سوود لە وەرزشکردن ببینی ئەبێت ئەو ئیعازەبەی بە مێشی خۆت کە بەڵێ تۆ چی بۆ وەرزشکردن واتە خۆتت بە تاواتی دەرونیان ئامادە کرد بەڵێ بە ئیرادەتە بێت و زایدەن ئیرادەی بەردەوام بوونەتە بێت نەک کاتی بۆ دانی ئێستا بەداخەوە لای ئێمە یعنی هۆڵەوەرزشیەکان شخصێکە چێ داخلی هۆڵەوەرزشیەکە بێ بەرنامەی هێڵێ منە چ مانگێک داخڵم بزانم چییە بێ مانگ تۆ هیچ شارەزایەک هیچ هەر ناسینێکە دروست نابێت تەنان لەگەڵ ئامێرەکانە باش زۆر پەلەشمانە کاگارم ئەمانەیە بۆ نمونە ئەو کەسانێک کە کێشیان زۆرە
ئاوەکو کاگارامیان لێ کاگەرام کەی گوتمان لێ ئەو پرسیارە زۆر هەیە جوابەکەیە ئەوەیە کە قەت بۆ لەبەری ئیرادەکەت وانە بەردەوام بوونەکەت چۆن ئەو ئیرادەیە دروستکەین لە ئەبێ حەز لێ بێ بحز لبه اما الشخصيه هاتو تلاما لسرتها طبعا زور بيو كساني كاين الامان لدى نفران نو نفران بيلا واكاتو تنها ورجي على كمان مورك كرمن هيك كملا هيك بيستم بابالي سر وخوار ونيا دو تريد كاريا كدوا يقدو مان كم يغلى مي كما بيتو باولين وكورجي بيلا واكاتو كقولي ولا كشاني ياخذ بالي خوار وانا بيلا واكاتو بو طموحي كساني كابيني كجوان ترن حزكا باولين شوي او ان خويا دروس كات باش كاغرام كاريگري ورزشکردن بقاچ بەڕێسام چۆن باسیەکان لە کاتێکا کە زۆرینی ئەو کەسانی کە سەردانی هۆڵە وەرزشەکانەکان بەخۆشمەوە کەمترین کادیاری قاچەکەی بەڵێ خۆی گەورەترین هەڵەیە چکە لەشی ئینسان گەورەترین و بەهێزترین و زۆرترین ڕژێن کە دەریبا لە تەمرینی قاچایە بەڵام بە حکمێ قورسە دوو بە حکمێوەی نادیارەوە تۆ بە بەردەوامی پەلی خوارەوە شتێکی داپۆشراوت لەبەرە زۆر گوێی نایت یاڵی ئاساییم بە پانتۆڵێکەوە ڕەمە دەرەوە یاخود بەجلێکی کوردی و ڕەمە دەرەوە دیان نیە بەڵام بەشی سەرەوە بە حکمیەوەی ویوی زیاتر لەسەرا تۆ بی لەواکەی تۆ ئەمانەت کەمێک ئەسوورتر بێ کەمەرت بچوک بێ سنگت دەرچێشانت گەورە بێ ئەمە بیرۆکەیەکی هەڵەیە چکە تۆ کاتەوە کوچی لێ منم کاتێ ببوورە بە شتێکی شبهێنم ساریکی گەورە بێنی لانکرۆزەرێک تایکی قەمەرێکی بخەیتە سەرما هیچ نامەنتقێکی تیان نیە زایدەن تۆ ئەو لەشە لەسەر ئەوە دوای کۆمەڵێک با بڵێن ئەضعافی تیا دروستە بێ و کێلوانە ئەژمێ کێلوانە پشتە لەبەرەوە بەهێزترین ماسوولکە زیاتر تۆ تەرکیزی بخەیتە سەر قاچە منۆکو خۆم بە حکمەوەی زیاتر زۆر دەمێکە نزیکەی 20 ساڵێکە بێ ڕاهێنەری وەرزشیم 18 ساڵە ئەفوو یەکەم تەمرین کە ئیتیمامی پێم ڕانە زۆرترین یاری کەشی نووسم قاچە بۆیە زۆر کەس خۆی لە کۆرسەکان ئەڵێ ئەمە قاچی زۆر زۆر نووسم پێویستیم پێ نییە بەڵام من مەبەستمە لەشی تۆ بە تۆکمەی دروستکەم لەبەرەوە تۆ ئەبێ تەسلیمی ئەو واقعەبی کە ماسوولکەی ڕانی چەکەلوانی کە بەهێز بێ زایدە لەگەڵەوە زۆرترین هۆرمۆن کە وەکو تێسەسترۆن کە خەڵکانێکمانەیە چەند زەرعێکن بۆ لەشی خۆیان تۆ لە تەمرینی قاچ دروستێکەکەی تەمرینی قاچ 4 سوودی هەیە ئەگەر بێت و بە بەهێزی بیکە یەکێک لەوانە هۆرمۆنی تەسەسترۆنت بۆ زیاکە کە هۆرمۆنی نێرینێ و هەموو پیاوێک پێویستی پێێتی لە هەموو تەمەنێکە دوو ئەنتیفاتی تایە کە ڕێژەیەکی زۆر کالۆریە سووتێنێک کە تەسیریل تەنانەت لەسەر کە تۆ تەمرینی ڕانەکەی سووتاندنی چەوری ورگیشایە سێ بوونیەتێکی جوان تایاتێ چکە ڕان کە گەورە بوو لە شینستان بە جوانی دروستێ بە تابەتی لە نێرینەیە ئێستا لە خانمانیشە زۆر خوێنێ چوار ئەوەیە کە قوتت زیاکە واتە هێز ئەو کەسانی کە بە بەردەوامی بۆ منە پریۆرکاوت بەکارێن وەکو وزە تۆ لە تەمرینی قاچایە بەشێکی زۆر باشە تایاتێ بە بەلاش ئەم چوارکاری کە یاری قاچی لاکتر بکات بەڵێ چوار سوودت هەیە کە هەر تاچێک لەمانە هەر یەکێکمان چ من چ جەناب چ ئەو کەسانشێکی جویان لەیە پێیان خۆشە لەمانە بە بەردەوام لە لەشیانە هەبێت کە لە تەمرینی قاچایە چێ قاچ پەرایزە باشە کاگارم بابەتێکی تر هەیە ئەویش ئەوەیە لەنێو هاوڵاتیانە زۆر بڵاوە هاوڕەیەکم بۆ نمونەیەت بۆ لای بەڕێزت کورسێکی بۆ نووسی لە ماوەی مانگێک بۆ 2 مانگان زۆر سوودی لێبینیوە منیش یەم هەمان کورسی ئەو دووبارەکەمەوە پرسیارەکەی من ئەوەیە کە تۆ کورس بۆ کەسێک ئەنووسی مەرجە کەسێکی تریش هەمان سوودی لێبینەیە خود نەخێر بەپێی کەسەکان گۆڕانکاری تیاکرێت خۆیگەر بوونیەتەکە نزیک بێ ئاساییە ئەوی شەبێ لە سەری بڕی چەند کۆرسی سەرەتایی کۆرسی سەرەتایی ئێمە زۆری تیمامی پێناین چکە هێشتا لەشەکە نەناسراوە وەکو یاریزانەکە بۆ ڕاهێنەرەکە کە تۆ داخڵە بێ ئەگەر کەسەکە بۆن من دوو کەس بێنی نێمە بەیەکەوە بێنم دوو هاوڕێ بێن وەکو کۆرس بێن بۆ تەمرینکردن لەشیان فات و وەزن و باڵیان لەیەکەوە نزیک بێ و تەمەنیان لەیەکەوە نزیک بێ زۆر ئاسایە پێڕی بەڵام داخڵبوونی و تەمرینکردنی لە ماوەی چەند مانگێکە دواتر بێ کۆرسی خصوصی واتە کۆرسی تایبەت بەخۆی هەبێت لە ڕووی باریکی لەشی شۆبۆرنە کەسانێکمانە لەشیان باریکە بوونیەتێکی جوان دروستکە ئەمیش بە هەمان شێوە دوای ماوەیەک با بڵێن نەتوانێت کۆرسێکی تایبەت بەخۆی بۆ بنووسێت واتە بوونیەت بۆ بوونیەت ئەگۆڕێ بەڵام دوای چەند مانگێک لە سەرەتاوە کۆرسەکانی ئێمە ستابتمان کردوون وەکو کۆرسی سەرەتایی باشە تۆ کەسێک کە یەت بۆ نێو هۆڵەکانی لە جوانی تۆ چ شتێک زۆر گرنگە کە لەو کەسە پرسیت و زانیاری تەبێ لەسەری بۆ یەکەم شت خەوە خەوت چۆنە خواردنت چۆنە و ئەو خۆراکەی کە ئەی خۆی با بڵێن چەند تەندروستە کە تۆ ئەی خۆیت ئێستا بەداخەوە ینی وای لاتۆ خەڵکی ئێمە خواردنی ماڵەوە ناخوا هەمووی خویاوەتە دەرەوە سێرەکە بە بەردەوامی تووشی کێشەی قەڵەویە بێت تووشی کێشەی بێخەویە بێت تووشی کێشەی تێکچوونی هۆرمۆنەکانە بێت مانە هەمووی سەبەبن
سەبەکەشی هەموو گەڕێتەوە بۆی کە خەو تەواو نییە خواردن تەواو نییە کەس خواردن لە ماڵەوە ناخوات لە کاتێکا تەندروستترین خواردن ئەو خواردنەیە کە خۆت لە ماڵەوە بۆ تاک دروستەکەی تۆ خواردنێک لە دەرەوە وەرەگری دڵنیا بەلەوە ئەو خواردنە بۆ نمونە فینگرێک دروستەکەی ئەم بەشەی گرێلەی کە با بڵێن ڕۆنەکەی تایە لە چێشتخانەکان و لە هینەکان نەبێ بە تەشیرکردن ئەمە واقعە دەبەزەیتی کە بەکارێنێ لە بەیانەوە تاکو وەرە تاکو داخستن هەرە ڕۆنەیە کە کەمەکدان هیچ کەیت یەکاتەوە ئێمە هەمووی لەگەڵ دوو کڵی کرد موادی سارسێتە ناو ئەو ڕۆنەوە من و تۆ ئەچین لەو فینگری کە ئەوتی سوورەکاتەوە ئەی خۆین ئاگامان لە خۆمانیەدای تەمەنێکی کورد تووشی نەخۆشی کێشەیەکی تەندروستێوی بە تایبەتی بابەتی شێرپەنجە کە ئەمە زۆر هەڵەیە بەڵام تۆ لە ماڵەوە کە دروستەکەی شتێکی بەسیتت هەیە بۆ دوو کەس بۆ سێ کەس بۆ چوار کەس ئەو پەڕی پێنج کەس یەک جار سوورەکەی تۆ ڕۆنەکە فڕێزانی چۆن دروست زۆر جیاوازە بەڵێ باش کاگەرمچی سەبارەت بە کەسێک کە لە هۆڵە وەرزشەکانە کاتێکی زۆر بە فیڕۆ ئەیات بەڵام لە بەرامبەر ئەمەیە ئەڵێ قەیچێکە خۆ من وەرزشەکەم خواردنەوە کەهولەکانی شەخوات لە ڕەنگە زیان بە تەندروستیم نەگەێنێ بەڵێ وەکو تەندروستی قسە لەسەر خواردنەوە کحولیەکان بکەین کێشەی دوو شتی زۆر خەتەری هەیە بۆ لەسەر لە شیستان وەکو لە شخصی لەسەرکەینی پیانەوەیە کە دژی ماسوولکەیە تا ئەنتی ماسکڵی پێڵان با بڵێن چیەکە ماسوولکە سوتێنێ لە کاتێکە حتا چێکمانی من پێویستمان بە دروستکردنی ماسوولکەیە دروستبوونی ماسوولکە وەکو بۆڵکی نا زۆر شخصەیە بۆ نمونە حەزی لەوانێ لەم لە شەی من نەبێ حەقی خۆیەتی و پێشی تەندروستە و زۆریش نۆرمالترە ئەم هێت چییە کا با بڵێن ئەم مەشروبە ئەم کحۆلیە هێت ئیش لەسەرەوە کە ماسوولکە لە جێگاکانە ئەتوێنێتەوە بە شێوەیەکی زۆر بەرچاو بە بڵاو ماسوولکە توێنێتەوە زائیدەن چوری دروستەکە بە تایبەتی لە کەمەر و لەسەر جگەریشە و گورچی لە چیلەکە ئەترەوە خۆیانی زانن باشە کاگارام کەسێک کە نەخۆشی درێژخایانی هەبێت ئیتر ئەمە بەرزی پەستانی خوێن و شەکرە و ئەم بابەتانە ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانە ئەو کەسانە ئەتوانن سوود لە وەرزش وەرگرن بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ئەو نەخۆشی درێژخایانیان بکەن غیری فەقەرات شکانن ینی بڕبڕی پشتی ئینسان کە شکاوە دەسەڵات نیە یاخود تووشی حادسەیەکی سیارە بووە هەر تاچێک لە نەخۆشی کە لەسەر زەویە و تا ئێستا تۆپ لەکاڵای کردوێتەوە بوونی هەیە ئەگەر بێت و بە بەرنامە یەکەم و کوتمان خەو دوو خۆراک سێ وەرزشکردن من دڵنیاتەکەم و تەجروبەشمان زۆر لەسەری هەیە تەنانەت بەوانەی کە شێرپەنجەشیان گرتووە بە وەرزشکردن دڵنیا بە لە ١٠٩ چاکە بێتەوە هیچ مەجاالیتیانی ئەمە ئەلمێک نییە من دروستم کرد بێت سروشتی لەشی ئینسان وایە کە تۆ ئەچێت ئەکتیڤبوون برەوبوون تازەگەرە نوێگەری کۆلاجی لە لەش ئینسانە زیاکە ئەو لەشە گەند بەرەو گەنجی ڕاتەوە کە وەرزش بکەیت ئەگەر خەو خۆراکەکەت ڕێک بێ دڵنیا بە لەوە غەیری حاڵەتی شکانی پشت هەر نەخۆشیە کە تۆ ناوی ئەنی نەخۆشی چاکبوونەوەی هەیە لە وەرزشکردنە ئیتر درێژخایانی وەکو شەکرە بێت ئەو هەر زۆر نۆرماڵە چاکە بێتەوە چکە بۆ شەکرە کێشەیەکی هەیە گلایکۆجینی لەشی ئینسان وا لە ڕژێنی شەکرەکە لە لەشی ئینسانە با بڵێن بەرز و نزمی پێەکە کە تۆ وەرزشەکەی ئەم وەرزشە با بڵێن ئەیهێنێ چیەکە باڵانسێکت بۆ وەرەگرێ لەوەی کە تۆ ئەم خوێنە لە لەشی تۆیە ئەگەر بەرزە ڕێکی کاتەوە ئەگەر نزبە بە هەمان شێوە ڕێکی کاتەوە لەش بە شێوەیەکی تەندروستە مێنێتەوە بابەتی زەختە بە هەمان شێوە باڵانست بۆ وەرەگرێ بابەتی چوریە بە هەمان شێوە بابەتی دڵە بە هەمان شێوە بابەتی گورچیلەکانە بە هەمان شێوە یعنی کۆمەڵی نەخۆشی زۆرمانێ من بابەتی زۆر لە هۆڵەکەی خۆمە و تەنانەت لە هاوڕێکانیشمان بیستومە و بینیم و بە فعلی لە بەردەمی خۆمانە بووە کە پلەسی شێرپەنجەی هەبوو و چاک بۆتەوە باشە کاتە ئەمانە گرنگە کە تۆش زانیاری و هەبێ لە سەری کە کەسێکگێت پرسیاری لێ بکەی کە بزانی چ جۆرە نەخۆشیەکی هێوایە خۆی لە سەرەتاوایمە کە هێت و کەسە داخڵە بە منۆک شخص بەگەرباسی لەسەرکەین زۆر بەو پەڕی خۆشحاڵی ئێستا لە زۆربەی هۆڵەکانی شاوە هەیە کە پرسی چ کێشەیەک تێ لە ڕووی شکایی و لە ڕووی ئازار و لە ڕووی عەمەلیاتەوە چکە ئەم زانیاری ئەگە تۆ وەری گریت لانەی شخصەکە بیری نەبێ یا شەرم کایە زۆر شتمانەیە حاڵەت با بڵێن هەیە کابرا حەز ناکا کەس بیزانێتەوەە بەڵام من ئیجباری لێ پرسم بە شێوەیەکی داخرا و وەکو قسەکردن بۆی وەریگرم لێ کە وەرم گل لێ و کاتە تعاملت بەپێی ئەو کەسابێت چکە شخصی هاتۆتە ناو هۆڵەکەیەمەوە کێشەیەکی دڵی هەبووە تەمەنێکی زۆر خوار 20 ساڵیشی هەبووە تۆ بێت تعاملی ئەو لەگەڵ کەسێکی سالمە بە شێوەیەکی جیاوازتر بکەیت زۆر باش دەست خۆش بە کاگارە سپاس بۆ تۆ ماندوو نەبی دەست خۆش باش هەر لە